كيشك هلا بيني فرمانبران كومرجي بنسلاوا ئێمە لە 48 کاتژمێر یەک کاتژمێر ئامان پێ دەدەن ئێمە نازانین لەو بێموچەیە لەو قەیرانە ئیش و کار بکەین بۆ ئاو یاخود بۆ ماڵ و منداڵ 48 کاتژمێر نازانین یەک سعات ئاومان هەیە ئەو کاتژمێرە سعاتەکە ئاومان پێ دەدەن نازانین لە موبەردەی بکەین خۆمانی پێ بشۆین منداڵ ئاو بخواتەوە یعنی نازانین چی لێ بکەین جا هیوادارم هەموو لایەک ئەو قسانەمان بە هەند وەربگیرێ لەلایەنی پەیوەندیدار ئەو کەسانی کەیوە پەیوەستن بەو کارەوە صاحب شەریکە کاک حاجی ئیدریس شەریکە کاتژمێر دەیە تا ئێستا نەهاتۆتە سەر کار کاتژمێر دەیە قسەی ئێمە وەرناگرن قسەمان لێ وەرناگرن داواکارم لە بەڕێز کاک ئومێد وەکو پارێزگار بێتە سەر خەت ئەو کێشە و گرفتارەمە بۆ چارەسەکەم ڕاستی ئەجینا ئێمە ڕێکاری زۆر هەیە بگرینە بەر بەڵام ئێمە خۆمان بە کوڕی ئەو ملەتە دەزانین حەزمان لە جێلە و لە ئاژا و لە شێرە چێوە نییە جا بەر ئەوەی شتێک بکەین یاخود شتێک بخەومێ با بێنە سەرخەت ئەو ئیشەمان بۆ چارەسەرکەن هۆکارەکەی چەند جار هاتوونەتە شەریکە ئەوەتەوە یعنی هاتوونەتە بەردەم شەریکە نەکەس قسەمان بۆ دەکات نەکەس قسەکمان پێ دەڵێ کاکە سەبەبەکە چییە هەر دەڵێ بیر لە یەک منتیقەی گەورە و گراوەکو فەرمانبەران یەک تەنها دوو بیری لەیە 20,000 30,000 ماڵە ئێمە چوار بیرمان هەیە ئاومان نییە چوار بیر نازانم سەبەبەکە چییە لە 48 کاتژمێر یەک کاتژمێر ئاو یەک بەرمیل ئاو دەکڕن بە 10,000 دینار یەک بەرمیل ئاو نازانم یعنی بەچی چۆن یعنی ژیان ناگوزارێ بەڕاستی مافێکی سەرەتایی خۆمانە داوای دەکەین هیچی تر نا كاكا ابن ماكو نيلي التون شو ما سرب اواكن كاكا عفوا شنو كان سامان كاك سامان عرب وبرهنان تلفون ملو كاكو ميديك متخوشنا وقت بس نكنوي شنو وين درجات الشركه قلت نقول اوي ثاني كانوا وعدي دا قلت كاكا تادا كاينوا اس حاجه ديزديوي او بيلان تصميم الحكومه بكاته وثاني كاتو بكرديكي يعني بيا كان ايون دا بس اس بور شوركه ويز عيبينيا بس لبر هندي ديوي هر عريزه لسه عريزه نسي بيا كان تصميم كاته حكومه جدي ورنا قلت له بيا كان ايون ما باشا يعني بريتو لينا باس يعني لو كديك او بيانا حكومه اللي ناقر بيلي بدخاونا نخير سامان قلت يا من وعد قلت امن لقى شو قلت برو بيلي دا قلت برو بيلي سال انديش اللي دا يعني نقوا ام بخم دوروج لقربو ما باشا اگه باشا اونیه دو پروژه زور گوره ولی ندخلیه او یعنی آویجی یکتار زوری دی او مزگوتا بقدر پیز مزگوت گوره لبرتی او هیا او دکانانا یک رز دکان یعنی لوانه بریم چند دکانه کاکا جمع لیلا غسلی لیا یعنی دو پروژه زور گوره وادکره زادرن اونیه بۆ ئێمە ئاویە بیخۆینەوە بۆ پرۆژە گەورەکان و زەبەلەحەکانی خۆیان ئاو هەیە تێناگە مەژەرەکەتیان هەموو ماڵەکانمان ئەو هەیە برای گەورە لە 48 کاتژمێر یەک سەعات یعنی ئاومان هەیە لەبۆ دیعاە خەرک بێ لێ دەرنیە ئەو عەردەی بەبەلاش وەرگرتووە ئەی نابێ خەمی ئەو خەڵکە بخوا ئەی باش ئەو هەڵباشانێ ئاڵتون پاریان نەداواتونە ئەو خانیانیان کردی تەماشا کامیانەکە ڕەحمەت خوا لێ ئەو عەردەی ئێمە لەسەر ئەو پرۆژەی لەسەر دروستکراوە حکومەت مقابل چی داوەتی ئەو مستەسمیرە مقابل ئەو نەیدا خەدەمات بداتە خەڵکی کاچی من ئەوە ڕاز نییە خەڵکێکەیە مناڵی گچکەیە نەخۆشی هەیە پەککەوتەی هەیە ئاخە سێ ڕۆژ جارێت و سەعاتی ئاو بەش چێ دەکا بابی ئەو لە جدی ئێمە دانیشە بزانم تەحەمولی ئەو شتاکە ئابرای من ئەو عەردەی لێرەیە ئەوە لە خۆی هاتووەتە بەرهەم ئەی باشە حکومەت ئەو عەردەی بەرامبەر مقابلی خەدەماتی ئەو شارە نەداوەتە ئەو زەلامە ئەی خەدەماتی ئەو خەڵکە باشە کاکە ئێوە چێ لە ئێوە هەر هەموو چێ لە ئێوە ڕازیە لەو وەزعە وەرە بەس بزانم چێ ڕازیە ئەو تەنکەرە ئاوستیناروێ ئێمە لە غەیری مافی خۆمان زێدریسکەمان داوا نەکردو مافێکی زۆر سەرەتاییە ئاو یعنی ژیان کاکە ئاو نەبێ ئێمە دەبێ هەموو چۆڵی کەین برام
دیگە لەو شتانەش هەموو مانجێک 7 ملیۆن دینار بەس پارەی ئاو کۆ دەکرێتەوە پارەی ئاوی حکوومەتیش نییە دا هەر ماڵ و 10,000 دینار کۆ دەکرێتەوە باش ئەو پارە بۆ چێ دەڕوە ئەگە من ئاوم نەبێ 10,000 دەدەم هەموو مانگ